حوسێن کێو لەکوێ لەدایک بووە بۆ پێی دەڵێن حوسێنە فیل ئەو کەسەی 16 گولەی لێ ئەدرێت و گیان لەدەست نادات مارپێی وەی دەدات و لە ژیان ئەمێنێ چیرۆکە سەرنج ڕاکێشەکەی حوسێنە فیل لە زاری کرمانجیەوە ببیستە. هاوڕێم و دیزاینەر و قوتابخانە و خاک و وڵات و نیشتیمان و هەموو شتێک. حوسێن حەسەن شین ناسراوە بە حوسێنە فیل لە 1972 لە دایک بووە. دوایەوەی حوسێن لە دایکە بێ و بە 1-2 مانگ دایکی کۆچی دواییە کات. لەبێ ژیانە هەژارەکەی دەست پێکات و لە لای پورێکی گەورە دەکرێت. حوسێن تەوکو پۆلیسی ناوەندی خوێندەوە و لە ژیانێکی هەژار و بێنازیدا گەورە بووە. لە ڕاپەڕینی شاری ڕواندزی ساڵی 1970 لەگەڵ هاوڕێیەکی دەکەونە بۆ سەیەکی ڕژێم 16 گولەی لێ دەدرێت و بەدەستی خۆی ئەندامەکانی ناوسکی خۆی دەخاتەوە ناوسکی و کەس باوەڕی بەوە نەدەکرد حوسێن جارێکی تر بژێتەوە دواتر لەلایەن دکتۆرێکەوە ژیانی لە مردن ڕزگار دەکرێت. جارێکیش لە کاتی دروێنەی گیا مار پێوەی دەدات و لەوێژ ڕزگار دەبێت. حوسێن زیندانی سیاسی بینیوە و پێشمەرگایەتی کردووە. ئازارەکانی ڕۆژگاری وای لێ کردووە کە بەردەوام شیعر و هۆنراوە بۆ خاک و نیشتیمان بڵێت. پێشمەرگەیەک بەبێ ئەوەی دەقەیەک بوەستە. جۆری جلوبەرگی حوسێن تایبەتە و هەرجارە و بە شێوازێکی جیاواز دەردەکەوێت. خەڕەندی ڕواندز بۆ حوسێنە فیل ئیلهامی شعرەکانیەتی. بادرۆ و نادات پەروەری زۆر تێک دەچێت و دەڵێ ئاو دووشتە لە ژیان زۆر دڵگرانم دەکەن. حوسێنە فیل نانەوەی کردووە و توانیوێتی لە ڕۆژێکدا 4000 نان دروست بکات. لە خواردنەوەی بیپسیش بێهاوتە بوو. ڕۆژانە زیاتر لە 2 بوتڵ بیپسی 2 لیتری خواردوتەوە. تایبەتمەندیەکی تری حوسێنەوەیە ژمارێکی زۆری تەسبیح و گۆپاڵ و چاویلکە و ئەنگوستیلە و پێنووسی جیاواز لای خۆی کۆکردوونەتەوە و بە $1 نایەفرۆشێت. حوسێن بە خۆشەویستەکەی نەگەیشتووە و زیاتر لە ڕێگەی وێنە و تابلە هونەریەکانی دەیەوێت گزارش لە خۆشەویستەکەی بکات. حوسێن موچێنیە و ژینگە دۆستە. جارێک دەبینێ ئۆتۆمبیلێک لە پشیلەیەکی داوە و بریندارە. دەی پشیلەکە لە باوەش دەگرێت و دەڵێ ئاو ڕۆژە لای من ڕۆژی پرسە و ماتەم بووە. پەیوەندیەکی کۆمەڵایەتی زۆر بەهێزیشی لەگەڵ خەڵکە هەیە. هەردەم بە شیعر و هۆنراوە سڵاو لە خەڵک دەکات. ئەگەر دانە ڕۆژێک دیانە بێ خەڵک سۆراغی دەپرسێت. حوسێنە فیل جگە لەم نازناوە بەناوی ئەبوو عەلی فیلۆکە فیلەکەی خاوشکۆش لەلایەن خەڵکەوە بانگ دەکرێت. جیاوازێکی تری حوسێنە فیل زۆربەی ڕۆژەکان کار و چاڵاکیەکانی لە پۆستێکی 76 وێنەیەدا کۆ دەکاتەوە لە تۆڕی کۆمەڵایەتی فەیسبوک بەڵامیان دەکاتەوە. حوسێن کاتی خەوی دیار نییە و هەرکات خەوی هات دەخەوێت. بەیانیانیش زوو هەڵدەستێ و دوای نوێژی بەیانی داوا لە خوددا دەکات خاک و نیشتیمانی پارێزراو بێت.